بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی ئازیز سڵاوی خواتان نەبێت. خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێدا لە بەرنمەی نۆماڵ بە ئێوە شا دەبینەوە. سوپاسی دکتۆر و مامۆستا بەڕێزەکانی هاوکارم دەبم کە لە بەرنمەکانی پێشوودا چەند بابەتێکمان باس کردووە لەسەر نۆماڵ، لەسەر خێزانی تازە، لەسەر خێزان و خۆشبەختی خێزانەکان و چۆن بتوانین خانوادەیەکی سەرکەوتوو بین. تەمەنا دەکەم بە هاوکاریم کاک دکتۆر ملکۆ ئەسعاد ئەم ڕۆژ بەرنمەیەکی تر بابەتێکی تر پێشکەش بە ئێوە بکەین بۆی بتوانین دەردەشەی هەندێک بابەت بکەین کە دەربارەی خێزان و خانوادە سەرکەوتوەکانە. کاکتۆر بەخێربی. سپاسکەم و سپاسی بینەران و بیسەرانشتان. سپاس بۆ بەڕێز. کاکتۆر هەمووشە ئەمەمان وتووەوە لە دەنو ناسییا خوێندومانەوە بە معلوماتمان لەسەری هەیە کە مرۆڤ پەیوەندی هەیە بە جەستە و بە ڕوحەوە. ئەگەر جەستەکە وەکو جەستە باسی کەیت و بە زمانی بازاڕی دارستاوەکە و شێخەڵا باسی کەی تۆزێ ئەلەمنیۆم و تۆزێ فۆسفەیت و تۆزێ کەپەر و تۆزێ مادەی ئاسنە هەر هەمووی بەرە دارستاوەکە باوەڕ ناکەم 5,000 دیناری ئەم تەبعی خۆمان بکات. ئەوە ڕوحە کە مەکانەتی بە مرۆڤەکان بەخشیوە، قورسایی بە مرۆڤەکان بەخشیوە، دەسەڵاتی بە مرۆڤەکان بەخشیوە، بڕوانامەی بە مرۆڤەکان بەخشیوە و ئەسڵەن ڕێز و احترامی بەخشیوە. جەنابەت خەڵکێکی ئەم شار و وڵات و مەملەکەتەی کە ئەکبەر شەهادە و دکتۆرای هەیە، دوایەوەی کە مرد عایلە و عەشرەت ئەکەونە خۆیانەڕن بە قوربانە با زوو بینێژین و زوو بیکەینە ناو قەبرەوە. لەمەوە دێمە ناو بابەتەکەمەوە کە ژنومێر دوو مرۆڤن کە خێزان و خانەوادە دروست دەکەن، دوو مرۆڤن بە بۆنی ڕوحەکەیانەوە خێزان و خانەوادە دروست دەکەن، دوو مرۆڤن بە بۆنی ڕوحەکەیانەوە سۆز و خۆشەویستی و محەبەت دروست بووە. بەڵام پرسیارەکەی من لە جەنابەت ئەوەیە خەڵک بۆ لەبەر ماڵ کێشە و ناڕەحەتی دروستەکە، بۆ لەبەر خانوو کێشە و ناڕەحەتی دروستەکە. هۆکار چییە؟ حەیوانێک هەبێت یان ئاودەچ و حەمامێکی جیا هەبێت یان نەبێت، دوو نەفەرەکە زەربی سفرەکرێت، دوو خەس و غەزوور زەربی سفرەکرێت، دوو عایلە و عەشرە زەربی سفرەکرێ و زۆر بە سانایی گوێم لێ بۆ لە مەجلیسەکە دەڵێن قەیچێکە با جیا بنەوە، مادام بۆی ناکەن فڵانشت با جیا بنەوە. ئایا ئەمە سوکایەتی بە مرۆڤ و بە نەفسێتی مرۆڤ و بە دروستکردنی مرۆڤ نییە و چی بکەین بۆ ئەوی کە بتوانین ماڵ و خانوادەیەکی سەرکەوتوو دروستکەین لەم بوارێ؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، دوای درود و سڵاو و سەر پێغەمبەری خوا. ئەوەی کە زۆر گرنگە لەم بوارێ ئێمە کە تێبینی بکەین، تێنەگەیشتن لە مرۆڤ و بەهای مرۆڤ و مرۆڤبوون هەموو گرفتێک دروست دەکات. مە خۆی گرفتێکی زۆر گەورەیە. ئینسان یعنی ئێمە زۆرێک لە کێشەکان نەگەڕێتەوە بۆ سێ فکرە: یەک مرۆڤ نەناسین، دوو ژیان نەناسین، سێ ئەرک نەناسین، چیمان لەسەر بۆ چی هاتوین. ئەو زانە زۆر مشکلەیە. هەموو خەڵکی ئەمەی ئەگەر بۆ نمونە هەر کاتێک هەر ئینسانێک ئەمەی لێ تێکچوو بەردەوام لە سەرگەردانیایە، سەرگەردانی لە ناو خۆیە، سەرگەردانی لەگەڵ دەوروبەریە، سەرگەردانی بۆ دەوروبەری دوورتریش دروستەکە، نەک هەرەوەندە سەرگەردانی بۆ مرۆڤەکانی داهاتوش دروستەکات. لێرانەیە ئێمە بۆ نمونە ئەگەر بڵێن تێگەیشتن لە مرۆڤ، جارێ مرۆڤ ئەبێ بزانێ خۆی کائینێکە، ئەتوانم بڵم یەکێکە لە کائینە هەر لاوازەکانی بوون، لەبەرەوەی کە یعنی سەیرەکەی چەندین ساڵ لەگەڵ یابی دوای ناتوانێت ئەو ئەرکە بدا کە بۆ نمونە جاری وا هەیە کە حەشەرەیەک لەگەڵ لەدایک بوونیە کۆمەڵەش پشت بەخۆیە بەسێت. زۆر لاوازە، بەڵام چێ گەورە دیارە و بەهێز دیارە. خی گەورە بەهۆی بنیادێکەوە گەورەی کردووە کە ئیش کە نەفسێکی پاکی پێداوە کە ئەو نەفسەیە کە خوا خۆشی ویستوە خسوێتێ ناوێ. ئەم نەفسەشە کاتێ ئەگەر هات و ئینسان ویستی لە ژیانە بچێتە ناو ژیانەوە، لە بوونەوە بچینە ناو ئەوەی کەوا بەرەو ژیان بڕۆین. هەر کاتێ مرۆڤ وای زانی بۆ ئەو ژیانە هاتووە کە ئیش لە دایکبوون تا مردنە هیچ کاتێک نازان خۆی نادۆزێتەوە، هیچ کاتێکش ناتوانێت بە بەرەکەت بێ بە دووروبەری. ئەبێ مرۆڤ بزانێ بۆ ئەم ژیانە نەهاتووە. ژیانێکی وەکو مامۆستا ئەحمێد موفتی زادا ئەڵێ 4 ڕۆژە و ڕوحێک هاتووە لەناو ئەم جسمە خوێڕیایە، هەر بۆ لەفزە ئەو باسی ئەکات. جسمێکی هەڵوەشاوەی هیچ لە دوای ئەوسا کە بۆ لەورە بشزانەوە شوێنی ڕۆناوی جسمی کەسێکە خەڵکی قێزی لێکاتەوە، کە سوکارەکەی خۆشی قێزی لێکاتەوە. لەبەرەوە بەڕاستی ئێمە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە ئەوەیە بەڵام ئینسان بزانێت ئەوەی کە بۆی هاتووە بۆ خۆشی نەهاتووە ئینسان. ئەمە زۆر گرنگە. لێرە ئەچین ناو خەڵی سێمەوە بەرەونا ئەوواڕن. هەر مامۆستا ئەحمەد موفتی زادە قسەیەکی زۆر جوانەیە، ئەڵێ ئینسانی ئیماندارەگە لە سز نابێ یان لە دەرەوە بێ، لە دەرەوە بێ بەدوای خۆشییان ناگەڕێ، بەدوای واگەڕێ کە چی لەسرە،
چی لەسەر وەکو بەندایەتی، چی لەسەر وەکو دڵخۆشکردن ڕێزگرتن لە ئینسان، چی لە خۆ سەرە کە بۆ ئەوی کە ببێتە بنیادێک بۆ ئیکردنەوەیکی نوێ دروست کاتەوە لە داهاتوە، بۆ ئەوەی کەوا ئیدامە و بەردەوامی ببەخشێتە ئەو کارە خێرانەی کە لەسەرێتی. لەبەرەوە بەڕاستی جارێ پێش هەموو شتێک فەلسفەی ژیان کە تێک چوو، فەلسفەی مرۆڤبوون کە تێک چوو، فەلسفەی ئەرک واجب حەق لە ناو چوو، هەموو کاتێک ئینسان سەرگەردانە بێت. بۆیە ئێمە زۆرێک لەوانەی کە دایک و باوکن یان بۆ نمونە ئەو کوڕگەنجانەی کە ئەیانەوێ بەرەولای ژیانی هاوسەرگیری بڕۆن، جارێ پێش هەموو شتێک خۆیان نەزانیوە کە نازانێت کە بۆچی زەواجەکە. ئەمە زۆر گرنگە گەنجێک کە زەواجەکە بزانێ بۆچی، بۆ تێرکردنی لایەنی بایۆلۆجی و شەهوانیەتەکە نییە، ئەمە بەشێکی هەرە کەمێتی، بەڵکو ئەبێ بە هەنگاو ئەو کاتێک کە ئەرچێتە ناو پرۆسەوە بیری لا شتێ بێ، چۆن من بتوانم ببمە کارگەیەک مرۆڤێکی تەندروستی چاکی لەبار بۆ دروستکەم بۆ خۆم و بۆ خەڵکیش، بۆ قیامەتی خۆم بۆ خەڵکیش. یعنی ئەمە زۆر گرنگە. ئەگەر هاتو ئینسان وا بیری کردەوە اینجا ئەزانێت کێ هەڵبژێرێ، ئەو زۆر گرنگە. تۆ ئێساکە گەنجێک دێت بە دوای شەهوەتە ئەگەڕێ بەس جوانی کێوێ، پێڵن 100 جا لێ درراوە 10 جا لێ درراوە هەر ئیهێنێ، پێڵن کە سوکارەکەی لایەقی تۆ نیە ئەڵێ ئیهێنم، کە سوکارەکەی سیرەکەی چیە بێتەوە، یعنی بۆ نمونە زۆر جار هەیە ئەو کەسەیە بە بچووکە بینێ هەر ئیهێنێ، خۆی بچووکە کاتەوە هەربی دەنێ. ئەمانە هەموو ئەمانە ناکاتە و معنایە دروست بێت کە ژیان چۆن دروستەکرێت، لەبەرەوە ژیان لە هێزا دروستەکرێت. هەموو ژیانێک لە زوعفا دروست کرێ زوعفێتیایە. لەبەرەوە ئینسانێک ئەگەر هاتوو بۆ نمونە جارێک پێش هەموو شتێ خۆی تەکوینی خۆی دروست کات، ئەو کاتە ئەتوانێت بەرەولای ئەوە بڕا بۆ ئەوەی کەوا لە خۆی تێبگا، بۆ ئەوەی کە لە ژیان تێبگا، بۆی لە ئەرکەکانی تێبگا. باشترین دەرفەتێکەوەیەکەوە لەگەڵ کەسێکە ڕێک بێ کە لێزانێکەویش خوایە، خۆی تەعالایە کە ئێمەی دروست کردو لێمانەزانێ و ڕێگەی بۆ داناوێن. بۆیە هەر ئینسانێ ویستی بەهای خۆبوونی بزانێ و بەهای ژیان بزانێ و بەهای ئەرک و مافوع حەق و ئەو شتانی کە لەسەرێتی بیزانێ لەگەڵ خالیقەکەی ڕێککەوێ. ئەمە جارە پێش هەموو شتێک کوڕێک و کچێک ئەگەر هەردووکیان ئەو بیریان هەبوو چۆن لەگەڵ خۆی تەعالای ڕێککەون، هەموو کاتێک ڕێی چاکیان پێ پیشانەدات، هیچ کاتێک ڕێگەی نادا کە بەرەولای خراپە بڕۆ، هەموو کاتێک هەموو شتەکانی بەرەولای ئەوە ڕەدروستیکە بەهێزیکە گەورە بێ بتوانێت کە دواتر خزمەتێکی دەوروبەر بکە. ئەمە زۆر گرنگە. بەڵام لە شتێکی تر لەوانەیە کە زۆر مهمە بە تایبەتی ئێمە کە مرۆڤ بوون لەگەڵەوەی کە ئێمە مرۆڤ بوون نەزانین ژیانیش کە ئێمە بزانین کە ئەو ژیانە حەقیقی ئەوە نییە کە تایە ئەژین، ئەو ژیانە حەقیقی ئەوەیە کە بۆیە ڕۆین. منداڵێک لە سکی دایکایەتین نابێ ئەوە بە ژیانی حەقیقی ببینێت کە بۆ نمونە نۆمانی تایە کە لە دایک بوو بڵێ ئەر وەڵام مرد. وەکو زۆر جار لە نمونەیەکە لەنەگە دوو مناڵەت کوێن ناو سکی دایکە بنێکیشیان لە دایک بێکیان تیا بمێنێتەوە، ئەوەیان لە گریێڵە چێڵە براکەم لە دەستچوو بەس بۆ کوێ هاتوو، بۆ ئەم دنیا گەورە هاتووە. ئێمەش کە کاتێک ئەم دنیا بەجێ هێڵین بۆ دنیایکی زۆر گەورەترە ڕۆین. ئەمە زۆر گرنگە کە هەموو خەڵکەوە بزانێ بۆ دنیایکی گەورەتر ڕۆین، بۆ لێ پرسینەوە ئاڕۆین، بۆرە و ساحە و مەحشەرێکە ڕۆی لەگەڵ هەموو ئینسانەکانە کۆکرێتەوە چیت کردووە چیت لە هەمانایە. خی گەورە یەکەمینش جارێ هەر لەسەر پێغەمبەران دەپرسێت وەرە جارێ ئێوە چیتان کردووە هەل بەلەخت ئەمە یەکێکە مەسئولیات ئەبێ بزانێت کە بەرەو مەسئولیاتە ڕائە ئەو دوو کەسە تەندروستە بوون کە مناڵ بخەنەوە. بۆیە من لێرە ئەسمە ناو سیفەتی ئەوەی کە بۆ نمونە ئەگەر کەسێک بیوێ کە بۆ نمونە خێزانێک دروستکە دایک و باوکێک کە ئەیەوێ کوڕەکەی جارێ پێش هەموو شتێ ئەوەندەی بیر لای ئەوە نەبێ کە ئەو کوڕە چۆن التزام پێ بکە، ئەوەندە بیری لای ئەوە بێ کە کچەکەی چۆن تەندروست کە بتوانێت لەگەڵ هەموو ئاساتەکانە بژێ. ئەمە فکرێکی زۆر جوان دایک و باوک بیر بکاتەوە لێ. عەفوەن خەڵکی تر لەوانەیە کە بۆنە باوکێکیش کە کوڕەکەی وا لێ نەکا کە بۆ نمونە چۆن ئەو کچەیە ئەو ماڵەی بەرامبەری استیغلالی نەکا، ئەوەندە بەهێز دروستکە بتوانێت خۆی مواجهی هەموو مەشاکلەکان بکاتەوە. ئەگەر بێت و ئەو دوو خێزانای پشتی گەنجەکان ئەگەر دوو خێزانی کامل بوون ڕێتم و شێوەیان دیاری کرد بۆ گەنجەکانیان کە چۆن بژێن، چۆن گەورە بن، چۆن بەهێز بن، چۆن ئامانجیانە بێت، چۆن پەروەردە کرابێن، چۆن بە تایبەتی پشت بە خۆیان بسن، چۆن تەندروست بن. بە تایبەتی خاڵەکەی زۆر گرنگە کاکتۆر لە دروستبوونی کەسایەتی لە دروستبوونی خێزانە بریتێ لە لایەنی کەسایەتی
ئەلێرەوە چینەوە ناو ڕوحی کە جەناب لە بیدایەتە باس کرد ئەگەر هاتوو ئێمە لایەنە کەسایەتەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی جەسەدیەوە لە ڕووی بۆ نمونە ڕوحیەوە لە ڕووی جوڵەییەوە ئەم پێنجوارە ئێمە توانیمان کۆنتڕۆڵی بکەین ئەو وەختە چیە بێتەوە لایەنێکی تەندروستی جوان دروستەکەین ئەگەر بۆ نمونە لایەنە ویجدانیەکە یاکە ئێمە دروستیەکەین ئەگەر کەسێکی لەبار و سەلار و تەندروست بێ هەڵچوونێکی خراپی نابێ ئەکسەر دۆ شاو تێکەڵ بێ ئەگەر بێت و بۆ نمونە لایەنە ئیجتیماعیەکەی هەبوو چۆن احترامی کەسوکاری خۆی گراوە احترامی کەسوکارەکەی تریش ئەگرێتەوە لەبەرەوە ئێمە بەڕاستیە بێ خێزانەکان فێری ئەوەکەین کە چۆن مناڵەکانیان بواری کەسایەتی جوانی تیا دروستکرێ نەک ئەوەی بە زوعف بیر بکەینەوە بڵێن ئەمە چۆن بتوانێت بەرامبەر بە فڵان بۆسێ بەرامبەر بۆ خێزانە بۆسێ یام چۆن ئەو خێزانە ئیستیغلالکە یا چۆن ئەو خێزانە با بڵێن بگرێ یا ئەو خێزانە هەتا ئەگات حەدی سەرشۆڕکردن ئێستاکە کە جاری وا هەیە کە لە گۆرانیەکانی شەکە ئیهێن بێت جۆرە گۆرانی بێ کە بۆ نمونە زوعف بۆ بەرامبەرەکەشی دروست کاتەوە دەست خۆش بە زۆر جار مەسەر خۆمان من هەلوەکو دکتۆر زۆر جار مرۆڤ ئەشوبهێنین بە ئەجیزەیەک بە کۆمپیوتەر جەنابەت ئەزانی و بینەر ئەزانێت لە هاردوێر و لە سۆفتوێر پێک دێ هاردوێرەکە ئەوە ڕواڵەتەکەیەتی و شکڵەکەیەتی و شێوەکەیەتی کە زۆر جار ئەوە دەوریش نابینێ کۆمپیوتەر هاتووە لەم دەستی دوان ئەگەر بە هاردوێر سێریکی ئاوە بە ڕواڵەت و بە شکڵ و بە شێواڵی لەوە چەمە علمی تاری تێدا بێ زۆر مهم بوو گرنگوانە بەڵام ئەگەر بەرمەجەی بۆ دانەبەزێنرابێ پرۆگرامی بۆ دانەبەزێنرابێ نەزانی چی جۆرە پرۆگرامێکی تیا سیعەکەی چۆنە شێوازی قسەکردنی ئەم کۆمپیوتەرە چۆنە شێوازی بەکارهێنانی چۆنە بە دنیای و ناتوانانی سەرکەوتوی بۆیە من گومانمان لەوە نییە و بۆی بینەریش وانەزانێت ئێمە ئیلا لایەنە ڕوحەکەمانەوێ و بە ڕێزێک لە پشتی بەرنامەوە بڵێ ئەی باشە ئەی خۆ ژنێنان و شوکردنیش هەر بۆ سێکسە و بۆ خەوتنە و بۆ هەڵسانە و بۆ مناڵخستنەوەیە و بۆ ماڵ دروستکردن و بۆ خانوادە دروستکردن و کەمانە هەمووشتی مادین ئێمە بەسمان ئەوەیە کە چۆن ئەم وەسائلانەش بکەین بە خزمەتی ڕوحە چۆن ینی بۆی بینەر بزانێت کە لەگەڵ کاکتۆر ئەم دەردەشەیە دەکەین کە دەڵێن خێزان و خانوادە دروستکرێت چۆن ڕوح و دڵ و دەرونی هەم ژنەکە هەم پیاوەکە و خانوادەکە ئاسوود دەبێت لە تەسکون و ئیلەیە چۆن بتوانێت خانوادەکە دڵ و دەرون و ئاسوود دەبن چۆن دوورکەون و لە دەرد و بەڵا بۆیە لێرەوە پرسیارەکەم لەوە دەبێت ڕاستە ئەمە بکو ڕوح گرنگ و مهمە گەنجە جوانەکان دەبێت خۆیان بەقوتکن دەبێت خۆیان بەهێزکەن و بیل لە پێرسۆناڵەتی و کەسایەتی کچەکەی بەرامبەر بکاتەوە بیل لەوە بکاتەوە چۆن خۆی بەقوت و بەهێز بێ بەڵام ناحی مادەش دێتە کایەوە چکە ئەمانە لەسەر جادە بەخێو نابن و ئەمانە لەسەر جادەی نابن و بە دڵنیاییەوە من و تۆ سەد بەرنامەش بکەین کاکتۆر هەر بڵین قیامەت سەختە و ڕوح زۆر مهم و گرنگە کچیش پێویستی بە خانووە بە ماڵ و حاڵی لەبەرەوە لێرە دێنێت تۆزێ مادیەت کە پێم خۆشە وەکو دکتۆرێک و شارەزایەک لە بوارە دەرونیەکەی و باسیکەی کە ئایا دەستگیرانەکان چۆن ماڵ دروست بکەن ئەمە گرنگ و مهمە چکە ئەو ماڵە من و تۆ خێزان و خانوادەمان دروست کردووە بە تایبەتی چەند مانگ یەکەم زۆر گرنگ ئەو ماڵە ئەگەر ماڵێکی بێکێشە و قڕە بێت تەسەورەکەم درێژە بکێشێت و گومانم هەیە ئەگەر لە سەرتاوە 5 مانگ و ساڵی یەکەم ئەگەر خانوویەکی آخر مۆدێلیشی بەکرێ بۆ گیرابێت بەڵام لەبەرەوەی کە بە قرز و قۆڵە و بەزم و ڕزم و بۆڵە ڕەنگە لە داهاتووە ناڕەحەتی بێت و بە ئاسانی لە ژێرباری ئەم بۆڵە و گلەی بێتاقەتێ دەنەچێن چۆن ماڵ دروست بکرێت ئایا لەگەڵ ماڵی جیای یان لەگەڵ ماڵی سربەخۆی یان لەگەڵ ژووری گەورە و بچووکە یان ئایا با بڵێن هاوسێ و دراوسێش تەداخل بکات لە ماڵ دروستکردنێ یان کچە کوڕەکە خۆیان پێکەوە بڕیار بدەن بۆی دڵ و دەرونیان ئاسوودە بێت خۆی کاکتۆر ئێمە کە باسی ڕوحەکەین ڕوح لە ڕوحە ناوەسێ ڕوحتە ئەو کاتە ڕوحە کە لە لای خوایە کە هاتە ناو جەستەوە بێتە نەفس کە بووە نەفس ئەنجاریان چی هەیە مەتاڵیبی هەیە مەتاڵیبەکانە بێ هەمووی جێگیر کرێت یعنی مەکاڵی ئینسانێکی تەندروست لە هەموو ڕووەکانەوە بۆ نمونە ئەگەر هاتوو بەس لایەنی ناخیەکەی لایەنە ویجدانەکەی جوان بوو قەناعەتی بۆ دروست بکە قەناعەتی بۆ دروست و هەموو دەرگاکانی بۆ کاتەوە بۆیە ئێمە ئەڵێن پێش هەموو شتێ پێش دروستکردنی بینا پێش دروستکردنی ماڵ پێش دروستکردنی کەوەنتەر و ئەو شتانی کە بۆ ناو ماڵ و سیسەم و چی پێش دروستکردنی بەتانی دوو نەفەری بە حەقەت جارە پێش هەموو شتێ بێ تۆ جارێ کەسایەتی جوان دروست کرێ بۆی باوکو دایک ئەمە فکرەکەی بێت ئەگەر بێت و باوکێک بیری لای کوڕەکەی کچەکەی بوو بۆ ئەوی کە مناڵێکی کچێکی دروستکە دێت بە خۆیان دێت جارە پێش هەموو شتێ چییە باشترین دەرگا بۆ دروستکردنی کوڕ کچێکی چاک بۆ ئەوی بۆ زەواج مؤهل بێ یەک خاڵەکە دایک و باوکێکی تەندروستە بێت جارێ طبعی خۆیان ڕێک بێ چکە ئەو کچە سەری دایکەکەکە ئەو کوڕ سەری باوکەکەکە ئەو یعنی ئەمانە هاوشێوە هاوێنەی ئەوان بۆ دروستکردنەکە لەبەرەوە جارێ پێش هەمووشی ئەوان بێ بە خۆیان نەبێنەوە ئەبێ کێشە و گرفتەکانن عەقڵانە حەلکەن ئەبێ بزانن خۆیان خولیای مادیان کەم بێ
ئەو خۆی باوکەکە سەریکە خولیای مادی هەبێ وەکو من زۆر جارەیە کەسەکە بوو کە داوای کچێکێکە زۆر چەند ساڵ داوای کرد باوکەکە ئێوت بەخوا حتا قاسەکەم پێ پیشان نەدا ئاها بە سەفتە پارێتیانە بە کچەکەی نایەمێ ئەمە بۆ توکو دەرووناسێک دەڵێ باوکو دایکێکی دنیا پەرست و پارە پەرست و ڕاوە کاریگەری هەیە ئەمە قسەکەی باوکو دایکی ناتەندروست خولیای ناتەندروست لە مناڵەکانیان دروستەکەن ئەمە گرفتە گەورەکەیە لەبەرەوە ئێمە پێشەوەی کە بڕۆینە ئەوەی کەماڵ چۆن دروست کردی ئەبێ بڵێن کەسی گەورە چۆن دروست کردی ئەمە زۆر مهمە کوڕ و کچ پێش هەموو شتێ بیر لەمە بکاتەوە ڕاستە ئەو لایەنە بۆ دیەکەی مهمە جستەیەکە مهمە لایەنە بایلۆجیەکە مهمە تێرکردنی حەز و شەوت ئەمانە من حەزەکەم یەک شتێکەیە کە زۆر زۆر گرنگە کە مهمە بیزانین یعنی مرۆڤ لەگەڵ حیواناتە هەرچی ئەڵی جیاوازی هەموویان جیازی نییە لە بینیانە ئەو زیکرەکەویش زیکرەکە ئەو بۆ نمونە خان دروستکاوی شەیکا و سێکسەکەوی شەیکا ئەو چێکە بەس یەک شتێک پلاندانان بۆ داهاتوو ئەمە نییە لە ناو حیوانە من زۆر بیرەکەمەوە ئەڵەن عەقڵ هەیە بای خۆی ئەڵێن تەرکیز ئەڵێن هەیە وای ڕەفتار هەیە وای دابینکردنی پێویستی خۆیان هەیە یعنی ئەمانە هەموو هەیە بەڵام یەک شتێک چۆن پلاندانە بۆ داهاتوو بۆ نەوەکان بۆ مناڵەکان بۆ بەچکەی بۆ ژیان ئەمەیان نییە بۆیە پێوترێ ئاژەڵ بۆیە ئینسانێکیش کە خوای گەورە کە باسی ئینسانێکی بێدینەکە بە ئاژەڵ ئێش بهێنێ لەبەرێ بیری داهاتووی نییە فرمك الأنعام بل هم أضل يعني بيري وين يك دواي مردنا كشي بس رادي أجينا خو وين يك بلن بوشة زي من راس حيوان شواني بدو بيرة وقبة طريق أما ناي كاتب الشر لبروا إيه مجال بيش ومشتى بيش أوي بلين مال شون دروس كري بلين شون كسجورة كاني بيشت من على كدروس كري أما جاري بيش ومشتى شو أجر هاتو دايكو باوتشي كي بقناعة وقنوع بون هەموو کاتێک مناڵێکی قەنەعەت داریانە بێ ئەگەر هاتوو مناڵێکیان دروست کرد کە تەنیا مەسائلی مادی و مەسائلی بۆ نمونە جوانی و بە ڕووکەش هەڵخەڵەتا ئەو وەختە بیرەکاتەوە کە چۆن مناڵێکی زەعیف بێنێ وەکو بیامی ئەحمەد پوریە نێرێ ئەوزەم وڵاهو ئەعلەم پوریەتی ئەنێرە داوای ژنی بۆ ئافرەتێکی بۆ بدۆزێت ئەوش زۆرە گەڕێ دوو کچە دۆزێتەوە لە ماڵێکی زۆر دیندار و چاکە دێتەوە پێ ئەڵێ دوو کچیان هەیە یەکێکیان بەرچاوی و جوانە یەکیشان تۆزی ئەسمەرانی و چاویشی تۆزی بەرزە یان نزمە یا خێلە شتێکی ئاو هەیە ئەڵێ ئیمامی ئەحمەد کامیان تەوێت ئەڵێ ئەوەیانە کە جوانە کەمتر ڕۆحیە وەکەوەی کە با بڵێن ڕەشتاڵە ئەسمەرانیە چاو هینەکە خێلەکە یا بڵێ ئیمامی ئەحمەد دەڵێ کامیان دیندارترە کامیان دامەزراوترە کامیان چاکترە ئەڵێ ئەویان کە تۆزە ئەسمەرانی ئەڵە ون بۆ بێنە ئەمە گرنگەکەیە يعني ئەمە لە پشتی ئیمامی ئەحمەدەوە بێ دوای نەکەوەی تریانە کە بۆ نمونە دوای خولیای مادە و گەڕان و جوانی و چی لەبەرەوە جارێ پێش هەموو شتێک گەنجێک ویستی زەواج بکە من یەک داوە لە گەنجەکەم و زۆر کەس پرسم پێیەکە ئەڵێم هەر کەسێک ئەگەر هاتو ویست کە بوون ئەگەر ئەتوێ ژن بێنی ژن مەهێنە بۆ خۆت دایکی مناڵ دۆزەرەوە چکە یەک ساڵە ژنی ئەوە بەس هەموو کاتێک دایکی مناڵە ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە بە دوای دایکی مناڵە بگەڕێ ئافرەتێکە بینێ کە فیتۆزە و هەواییە دوای مناڵەکەشی هەواییە بێ بۆیە لێرە ئەم قەنەعەتی دایک و باوکە بۆی هات ئەمە زۆر گرنگە جارێک لە بواری کەسایەتیەکانە من بەڕاستی ماڵ و ئەو شتانە هەمووی نزبین ڕۆژگارێکە بوو تەنیاسی بۆ قوڕ بوونرایە سەرێک بەکرای خشتوەکرایە دیوار و ئەبووە خانوو یەکێ لە تەلەڤیزیۆن پێ ماڵەڵێ بابە هەردووکتان سەرتان سپی کرد لە توبا و سەرتان سپی کرد لە علم نەفسا و مانێ و چەندین ساڵە لەم ڕاکە خوێندنەوەی و ئێوە ئەیزانن گەنجێک کە ئیسە سەیری بەرنامەکەمانەکات چۆن ئەم کەسە بناسی ئایا ئەکرێت دوسێ سەرچاومان پێ بڵێ چۆن ئاوای لێبێت ئەم کەسە باش و چاکەکان بدۆزێتەوە چیسە کەسە باشەکانیش تۆزێک کەم بووە بە ڕازگویانە بڵین ئەمە یەک شتێکەیە کۆدێکەیە زۆر عەجیبەی دۆزێتەوە یعنی من بە تەجروبەی خۆم ئەو کۆدە زۆر مهمە ئینسان خۆی جوان دروست کرد خەڵکی جوانە دۆزێتەوە ئیتر خۆت يعني دائما نسيت وسيل كخليا دين تبي حزقين نزيكي دين دار بكيتو خليا كي ما دي تبي حزقين دور يعني اما زور مهمه اما ياك دو وانا زانيه كنيه چون خوي دروس كر خلق يحتاج دروس بو خوي قسمتي ودروس هكا برابر اما دو سيمش اوي كزوزو جرينجا چون بزانيه كبونمونه او حالتانه هي خوي دياره بونمونه او وقت دي مخينوي كسكاركي كسكارشي مادي وكسكارشي روحاني هي كسكارشي باش كيشو بغرفتيان هي كسكارشي سنجين واجتماعي ودامزراو لبوردو ملحميان هي ملحم بي بو همو دردكان يا كسكارك بس بيجي لنا غرفتا بيجي لنا خما بي اما بزانيه بو ليكداتو دايتر او كساتي بون الشخصيتي كسكيا تو كسكا بيني ازاني خلياي هر خوش ما نسكا او چن كسكو بينو ازاني خليا كمان چونه
چۆن بۆ نمونە بەشکڵمان بەچیە وەمان بە معامەڵە بە معامەڵەمان بە قەبابەتمان ئێستا بۆ نمونە دوو کەسی ڕۆحانیت دانیشن بێکەوە باسەکەن لە خوا لێمان خۆشوی وایاننا دوو کەسی مادی بێکەوە دانیشیاڵێ ئەرێ چی تێ ئێستا خەریک چیت ئیش چیەکەی وایاننا دوو کەسی بۆ نمونە دوو کەسی ئیداری دانیشن ڕێسە داوامەکە لەکوێ وەزیفەکە لەکوێیە دوو کەسی هەنێمانە هەمووی دیارە لە یەکەم وشەوە دەرەکەوێ حتا ئاخیر و فەنێتر فێربوومە بام فەنەش کەشف بکەم دەسم کەشف بێ تۆ زانی ئیستەوای لێ هاتووە من زۆر جار بە کچەکان ئەڵەم بە فەیسبوک یا بڕۆ سەرەوە 3-4 ساڵە سیرکە ماوەی تەقوا و ئیمانی فولە سبحان الله بڵاوە کاتەوە ئەستەغفیر الله بڵاوە کاتەوە بڕۆ فەیسبوکی 2018 بڕۆ فەیسبوکی 2017 بزانە چۆن بووە بزانە بڵاوکردنەوەکانی سەفرەکانی خولەکانی سیمینارەکانی چالەکیەکانی گەشتێکی کردووە لەگەڵ فلانە لەگەڵ مزگەوتی فلانە لەگەڵ کۆڕی فلانە لەگەڵ سیمیناری فلانە بزانە سەردانێکی فیستیڤاڵی فلانی کردووە یان هەر خەریکی سەرچۆپی و گاوانی و تەرتیبات بوو لەبەرەوە فەیسبوکش ئێستا لەلایەک هەیەبەرەیە بەڵام لەلایەکی ترەوە ئەسێسمنت و هەڵسەنگاندنێکی باشە یەکێکە لەوانە کە بۆ نمونە ئاوێنەیەکە بۆ فعلەکانی فەیسبوکەکەی ئەگەر هەیبێ ئەوە یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگە بەڵام ئەگەر ئەوەش نەبێت بەڕاستی ئێمە یەکێک لەو شتانەی کە زۆر مهمە ئیشارە ئەوە یەکێکەوە دوو خەڵکێکی تر یعنی ئەگەر ئینسان خۆی ویستی خەڵک بدۆزێتەوە دایم گرفتی بۆ دروستە بێ من لە ١٠٠ ئەوانەی کە خۆیان لە خوڕی خۆیانەوە زەواجیان کرد بە فاشیلم بینیوە وەک بینیشمە نەتیجەکەی لە سنتەرەکانیش کە دێنە لامان گێشیان هەیە بەڵام ئەوانەی کە لە ١٠٠ ئەو بیستەی کە بۆ نمونە ئەو ١٠٠ کە بۆ نمونە خەڵک بۆی دۆزی بێتەوە کەسێک لە بینی دوو کەسایە بۆ نمونە مامۆستایەکە دوو کەسی چاکە ناسیێڵەوە ماڵە ماڵێکی چاکە کچێکی چاکیانێ بە عەقڵێکی گەورانەتر بیرەکاتەوە اینجا ئەی خاتە دەستی خۆی خۆشی تاکی دەکات اینجا بێتە دوو فکرە و سێ فکرە و چوار فکرە لەبەرەوە لێرانە بە ئیشارە هەبێ دائیمەن بۆیە لە زەواجە ئیشارە هەبێ زۆر چاکە ئیشارە نەبوو خۆی بڕیاری دا اینجا هەموو کەسە خاتە دوای عەقڵی خۆی باشتر وایە پێشتر پێش ئەوەی کە بڕیارەکان بدەم من عەقڵەکان کۆکەمەوە بڕیارە چکە دوای بوویتە ژێر بڕیارە و ناتوانانی لێ دەرچی هەموو لێ دەرچوونێکی لەسەر دەکەوێت ئەمە زۆر گرنگە کەواتە ئێمە کاک دکتۆر پێش هەموو شتێ بەڕاستی ئێمە بینای نەفسی چۆن دروستکەین پێش ماڵ بینای نەفسی و ڕۆحی بینای شخصیت چۆن دروستەکرێت ئەمە پێش هەموو شتێکە ئەگەر بێت و بۆ نمونە یەکێک لەوانە فەتحی موسڵی کە لەگەڵ خێزانیە هەردووکیان هیچیان نەبوو حتا لەوەی کەوا بۆ نموناڵە جلیکی مناڵەکانی کچەکانی جلیان نەبوو کە بۆ نمونە بای ئیشکردنیەک یەک دەست جلیانە بوو هەر جاری یەکێکیانی کرد دەبەری ئەڕۆژ ئیشەکەیانی دەرەوە یەکرد و ئەهاتەوە کانتە لەژێر بەتانیەکە لەژێر شتێکە خەوتن بۆی کەوا گیانە دەرنەکەوێت ئەمە شیازە بوون بەڵام سەرەکی فەتحی موسڵیش داوا ناکات کەین بێتەڵێ خوایە شەرمەکەم کە تۆ بەکاربێنە بڵێ خوایە ئەوەندەم ناو ماڵ بێتی یا جل و بەرگم بێتی بۆ مناڵەکانم تەواو لەبەرچی لەبەری لە ئاسکی بەرزترە ئەژێ ژیان لەوە نابینێ ژیان لە عیبادەت و ڕوحانیت و خۆشی و خزمەتێ بۆ لەبەر ژنەکەشی هەر هەمان جۆرە حتا ژنەکەی یەکێک لەوانە جارێکی میوانێکیان بێت چەند شوێن ترش محازەر باس کردەوە یعنی بەڕاستی نمونەیە کە لە کاتی خواردن ئامادەکردنە پەنجەیەکی خۆی بڕێتەوە کە پەنجەیەکی بڕێتەوە دەسەکاتە گریان میوانەکەیشان عابیدێکە لە عابیدەکانی تر لە ماڵانەیە پێوە عەجیب مات قەت تەسەورم نەکە تۆ بە پەنجەت بگریەی چۆن ئەبێت تۆ ئینسان عابید بێ و ئەوش عابیدە بێ و لە ماڵی عابیدا بێ لە ماڵی فەتحی موسڵا چۆن ئەبێ بگرێ ئەڵێ بۆ ناگرێم کە پەنجەم بڕاوە ئەڵێ ئەزانم ئەم پەنجەم لە ناو عیبادەتێکا ڕۆژ کە خواردن بۆ ماڵەوە دروستە کرد ئەمەم ڕۆژ لی دڵنیا بوومە بەس لەم بەشەیترمە ئایا دڵنیامیان نا ئەمە زۆر گرنگە بۆیە ئەم فەلسەفەیە دروست بێ لە ناو منە ئینسانێکی گەنجە نوعی زەواجەکەی جایە ئەم بینا نەفسیە موهیمە ئەم بینا ڕوحیە موهیمە دواتر دێنە سەر بینای ماڵیش بەڕاستی باشترین بینا لە ڕووی مادیەوە کە دروست بکرێت باشترین با بڵێن وەسائلی ناوماڵ هۆکاری ناوماڵ پێداویستی ناوماڵ باشترین مارەی باشترین شت یەک شتێکە کە زۆر گرنگە متمانە قەناعەت ئەمە زۆر گرنگە سەبر متمانەیان بێکە بێ ئەو زۆر گرنگە متمانیان هەبێ ئەگەر یەک جلیان لەناو هەبێ زۆر چاکە کابراایەکە وتەوێت ئەگەر من بەخواخواکە یەک جلێکمانە بێ دوکمانتیای بین زۆر باشتر دوو جل بێ و جیاواز بین بۆ نمونە ئەوە یەکای قەناعەت بە خۆی کاتە متمانەی هەبێت ئەوە زۆر گرنگە دوو قەناعەت بە خۆی بکە سێش ئەوەی کە زۆر گرنگە سەبر تۆ یەکسەر ناتوانانی ببیتە خاوەنی هەموو شتەکان ئەگەر ئینسانێک ئایا ئێمە سەعادەت لەوەیەکە لە پڕتاو ببینە خاوەنی هەموو شتێ نەخێر لەزەتی تایە بە سەعادەتی تیا نییە سەعادەت لەوەیە کە هیلاک بی بۆی مانوو ببی درەنگ بێتە دەست
بە ئازارەوە بێتە دەست اینجا سەعادەتی بۆیە ئەهلی بەهەش زۆر سەعید و زۆر لە فەوزی چاک و سەرکەوتنی چاکان لە بەرەوەی بەگرانی دەستیانەکەوێ ئەیجینە هەر بە ئاسانی دەستکەوێ هیچ تامێکیتیان نییە لە بەرەوە ئێمە جارە پێش هەموو شتێ لە دوای بینایی یعنی بەڕاستی بۆ ئەوەی کە بینای نەفسی یعنی بینای قەرارە کە بینای قەراری شمتمانە بوونە و لە هەمان کاتیشا قەنەعەتە و هەمان کاتیشا سەبرە ئەمسیانە اینجا دوای ئەمسیانەی هەبوو هەموو شتێ تەحدیدە ئایسە بۆ نمونە چییە کەوەنتەرێک نەبێ یەک جەمخانێکی بچکۆ لێبێ وەکو لە بەرنامی پێشەوە باسکەوتە کەوەنتەرێکی کۆنەم هەبووە بۆ نمونە یا لە ناوماڵە قەیچیەکە بعد بە 8 ساڵتر ببێتە خاوەن یەک سەلاجێک یەکتیفای پێەکەم و جەبیدە 6 ساڵترێک کڕم نەک ئەوەی کە بۆ نمونە دایکەکە بێت پێشەوەی بیگوێزێتەوە لە خۆم دێمە ماڵەکە ئەی بینم زان و جەمیدەکان حازرەیانە ئەزیزانی خۆم بینەرانی ئەزیز زۆر ویستم کاکتۆر دکتۆر ملک و ئەسعاد پرۆفسۆری بوو شارەزا و کۆڵە پسپۆر لە بواری دەرونیا خانووتان بۆ دروستکە بەڵام کاکتۆر تاکی دەکاتۆڵەت و خۆت دروستکە زۆر تاکیدی کردەوە هێنام و بردم ویستم خانووتان بۆ دروستکەین و هەنێ تاخمی نووسنی هەر باس نەکرد سیستەمی هەر باس نەکرد چکەم قەنەعەتی وایە کە سیستەمێک ئەگەر ژن و پیاوێک بە بوغزەوە و لە ژێرەوە خیانەت لە یەک بکەن سندانمدا لەو سیستەمە زۆر ویستم مێستەوالێتان بۆ دابنێت کاکتۆر و براژن گیان کشە جوانەکەم لە بەردەمیا خۆت بڕازێنیتەوە کاکتۆر ویستی قەنەعەتم پێ بکە بڵێت ئەگەر ئەم کچە خۆی بە ناشرین بینی و متمانەی بە خۆی نەبێ بەخوا ئاوێنی بنی لە بۆ کۆڵێت نازانم جوانترین ئاوێنی بۆ بێنە هەر خۆی ناشرینەکە زۆر ویستم کاکتۆر سەلاجە و کۆڵێت چی پێڵێن جلشۆر و تەرتیبات و ئەمەی سەغەسالی قاپیشتان بۆ دروستکات بەڵام ئەم کاکتۆر وتی ئەگەر پیاو نێتەوە بۆ ماڵەوە بێزار بێ لە ماڵ وەگەر ژنش بێزار بێ و نتوانێت چێژ لێنێ و بە هەلە و دیلیڤەری بیەنە و شاورمە و بەزمڕۆزم سندانمدا لە غەسالەی بۆ کۆڵێت قاپشۆردن بۆ چیانە چکە ئەمانە نایەنوێت لە ماڵەوە هیچ پێویستیان پێ نابێت زۆر ویستم کاکتۆر بڕیار بدات و بۆتان ئیمزا کات و فەرشی سێ بە چوار بکڕن و ئەوەی خەس و بەدڵێتی ئەڵێ تیسکنەکەی بۆ بکڕا بەڵام کاکتۆر بە زمانی حاڵ پێی وتین ئەگەر خۆی ئاسوودە نەبێت ئەگەر خۆی خۆشبەخت نەبێت ئەگەر بڕیاری تەندروست نەدات ئەگەر پشتیان لە یەک بێت ئەگەر زانیاری و خۆشەویستیان نەبێت ئەگەر ئەم ژن و مێردە لەسەر ڕانی یەکتریدا نەنشن و قسەی خۆش بۆ یەک نەکەن ئەگەر بۆ نمونە مەسەرەن وتوێژ و گفتوگویان نەبێ ژووری زیادیان بۆ چیە خۆی ئێمە ژن و مێردمان هەیە لە شاری سلێمانیە یان لە شاری هەولێرە خانووییان هەیە چاوشەرکەی تیا بکە بە سەعات ژن و مێردەکە یەکتری نادۆزنەوە دووسێ ئاودەست و حەمام ئیسە ژن فێری متبەق و مساعی متبەقیش بووە دووسێ بە لە کۆنا بەڵام ئێوە دەزانن ژووری وا هەیە بە ساڵتیایە نەچوونە یان تەنها بۆ شڕە و شاتاڵێک بەکاردێکەوەتا لە کورتەی ئەم بەرنمەیە خۆتان بەهێزکەن خۆتان بە قوتکەن دایک و باوکە بەڕێزەکان تەرکیز لەسەر مادە مەکەن خانوو دروستە بێت شوقە دروستە بێت کەوانتەر دروستە بێت دۆڵاب دروستە بێت ئەبێت زوڵمی ئەو دایک و باوکە چی بێت کچ و کوڕێک لە یەک دەکەن کە یەکتریان خۆشەوی بۆ یە گونجاون بەس لە برەوەی خانووی بۆ ناکات ئەبێت چی زوڵمێکی گەورە بێ سندانمدا لە هەندێ عیارە هەژدە یان 21 یان نازانم چیەکەی تۆ بێت کە ژنەکە دوایی لە توێی جلادەی شارێتەوە خواخوایەتی و کۆڵە کەزنەی دزێ و هەر جارە جارێک کوونێکی پێ دەکات ئەبێت چی خۆشیەک لەم تەلەڤیزۆن و لەم سەتەلایت و لەم کانتۆرە تازەیە هەبێت کە کەسێک تااقەتی نییە بیکاتەوە و کەسێک تااقەتی نییە بەکاری بێنێت کەواتە خۆمان دروستکەین خانەوادە دروستکەین خێزان دروستکەین دایک و باوک دروستکەین بە هەمومانەوە دەتوانین نۆماڵێکی زۆر باش و چاک بین بەڵام ئەگەر لەگەڵ هەموو ئەمانەشا خان و ژووری جوان هەبێت بە دڵنیای خۆشبەخت و ئاسوودابین من سوپاسی هاوکارم دەکەم دکتۆر ملک و ئەسعاد شارەزا و پسپۆر لە بواری دەرونیە تەمەنا دەکەم خێزانەکان خۆشبەخت و ئاسوودە بن تا بەرنامەیەکی تێر بەخواتان دەسپێرم خواتان